یاکۆباتیرم زۆر ناگرین هلا 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 سەری سارە ڕێکێکە لە کەرکووک سڵاو سڵاو لە بۆ قودسی کوردستان ئەستمە سەبێت باس کرد دانیشتیان ڕێسڵاو لۆکەرکان چیەکان عزیزی من کەرکووک ئێستاش هەر ڕۆژێک دادی هەردەگەڕێتەوە لەوەی تاکید بن اسمی لەسەی سات بۆ سڵاو بە قوربان الله تانس کاکە هەمە من لە فیلەندا هەواداری تۆم بە قوربانم ئەو جارە ئەو بەندەی برێم بۆ ناوتەوە چ دەرێ؟ هێناری هەواداریتمە دەرێ لە فیلەنداوە دەرم چاوی هەموو کوردەکانی فیلەندای ماز دەکەم شاباش شاباش عتاش عتاش گوتی کوم دەگۆ گوتی یەکەمەکەیکە لە خۆی أنت تسيب زريقي تي طلع بعتها جديد بزر ناقري ده يلا باي أمازون ما ترى بعدك أنا نواز بينا بارك كورنك دار اسمي ليا بقطبان سلاو برام للراس مكان للراس مكان إيه دستور أنا سمتي أنا ما أنا شو أرانا استمت أنا سمتي أنا ما لا خاور بيو سمبا كاتو جبران أتوكو ماي لنا ودي توشي أصلاو أمش دين بقربان سريمان جلوي مقو سريمان جلوينا ورلاك سرايما ميديا يقوم بابتا سبرايز نا ومريب برافو خستي مامو ماما تستخوي والله ماما يزنافه برسيتا ناو تجي بواني قصة أكن لسرتا عواري خوانك ماما أما لو مر على نسوينا دري ليان كري والله ينقو يكشتي ما باش دزانتيا كزوق قصش ما نسكريا زوق قصة تيقولين قد جوابش ما ندايتوا أو هي جوش بعم قصش كما قريب البراد دين أجر أما خوشويز نبين سێکەی چارکەی پێنجکەی شەشکەی لە دیارە مەدانانی شتەمەشەی لایفمە دەکا ئەوە یەک دووش ئەمە لایفمان نەکردەوە قسەیان پێ بوو ئەمە قسەی بە کەس نارێت ئەوان بە مەدەحەبن بۆ چکە جوان حەبین ئەو زەمە ڕووخۆمەڵە دوورە باتەوە نەجی ناتا ئەوە بەڕێدەیمە سەبڕێ ئەوەی قسەشمان پێ برێن ئەمە بەڕێز خۆشەویستی جوابیان دەدەینەوە چکە ئەمە نە قسە بە کەس دەرێن وەنە حەدمانەیە قسە بە کەس برین وەنە ئەوها شفێر کراینە کە قسە بە کەس برین ڕقیب خەفەر بوو لە مارێ ئەوەی ڕقیشی لەمەیە هەر برایمەیە و خۆشەویستی مەیە و چاویان ماز دەکەن ئەوکەی دەڵێ بە شیرینی دژمنی خۆت بگژەشتە کوێ هادەوەی ڕقی لەمەی بابی لێرە پاقلاوەش نایم دەپارێنێ هادەوە ماز نارێ بە شیرنی کاکە واوە دەرێ من چ بکەم لواتم خان دەکەیت ئەمە برام سم بە لواتم کا شێرۆ لە ماڵێ برامەوەی ڕقی لەمەیە بێتە کافتریای سپیندۆری ئەمە لێ حسابی ئەمی بابە پاقلاوی حسابی منیش نا پاقلاوەت بخوا نایم دەپارێنەدا لۆ پاقلاوە لۆ ئێمە قاتیل بە ڕێز و سڵایشمان لە بۆ هەواداری ئەو کەسانە هەیە کە قسەمان پێ دەرێن هەواداری کانیشان ئەزیزی منە هیچ چێشمانە بۆران تورکمانی نەبە قورعان ماما هەما بلووی ماما بڕۆ دەرێ بلۆک دەی زەرگم دەی لە خۆت دەکەی هەدەف بە قوربانی 3000 کەسی بینەوە لایڤە ئەو لایڤە نازار و 3000 کەسی نازار لە ناوێکوانەیە بەو قورعانە ئێستا ناتانی لایفیش بکاتەوە بخۆی ئەکاونتەکەی 6 کەس دیتی ئەوش بە 50 ڤیدیۆی لۆ معلوماتت ئاتی لێرە قسەی بەمە دەرێ کوڕم
قشمرة يا ولد قشمرة خۆرانی برام صعود ما تكن بلا جوري گۆران بە قوربان بخوانەکە ئەمە بەس پێم بڵێ لۆن دەقشتی قربان ما تو ببنيش من زور فادي وكله گۆران بە قەدەم و دنیا خۆشم لێ بە قوربانەدەم بابا كل دان خواردي جوران لسه بنيشتي کەلاری بەس کەلاری دڵ کەلاری عەزیزە رزماني لبو كلاري شاي مازر هەربەجدی ینی زەما دێکشت لەنگ قەت وا بیر نەکەنەوە مەڕقمان لە خەڵکەیان ژاد خەڵک دەبێت بە قورعان وەنی نا والله اما ئەمن واسڵی دەخۆم من یەک بخۆم بەخوا نەڕقم لە کەس دەبتەوە نەجار کەسیش دەکەم بە ژیان هەر کەسەشش ببینمەوە کەسانەکە بەناوبانگیان بۆ بجی دەکەنیان لە هەر بابەتەشکە بیت بەخوا دایان خەمە سەر ڕقم بەرامبەر کەس نیە بەس ئەوەشی بوێتن سکایەتم پێ بکاتن ناعقیم بەرامبەر بکاتن لەگەڵ ڕێزم لێخەمە بن پێڵاوەکانی بۆ ئانی عەبموت خۆشم بۆ بە قوربانتە لایکم کە من خەندە لە ڕانێ ثانية تو مخوش من یا خوار سەرکەوتوی بحال پرگۆڵێ بە قوربان میوایەتمە کۆمێتم بخینەوە ئای ئێکس سەلۆ ئەو کۆمێت بخیندەوە کاکە ئەمە توکمای نە خۆش ناوە مناڵەکانی بنایە چی دێە بۆ گۆران ئەوە چی دەڵێ گۆران گۆران چی هەموو عەشیرەتێک بێ جیاوازی ئەزیزی منە و خۆشەویستی منە فەرق و جیاوازی لە بینی کەس ناکەنەوە بەیان ولا جاي من اسمع لك جدا جماعة ريبورت جماعة لمني دا تالنت ريبورت دڵیانەیە ئەس ئەو لای بەشێکە مش زدی عەمەی خاڵە گۆرە سڵاو لە دەست قوماتۆ سڵاو بە قوربانم شێرۆژ نییە بەڵێ گۆران دەست مشکانان بێنە قاتلەکان لیا خان ئەزیز بژی حەما لە دەرەوەی لە دووری تڕەکانی گۆرە گۆرە ئەو لای بەقەبات کە بەیانی امتحان ئێ دەبڕۆ بن و بە قوربان دەم دەبڕۆ ناتی هادي ديارة هادی دیارەوە ولا مبابا ماچی عەمەیکە لە جیاتە من قربان كيف ماچشکەی عەمەی بکە لە جیاتە من قربان خوا جارشکەش ماچی عەمەی بکە قربان يا تايا ما خوا دوو مازە سێک لەو عەمەی قربان تمارا ولا شكله بماس ئەرێ گۆران دە دڵم مشکەنە ماچی عەمەی بکە والله يا خلق وقزش لي رمتي عمي دبس لا كورا وقرا على سنين خلقنا شيء بس انا كركرت شو الصيد قران تخوا ما تشكى عمي لا برام بس كاكا عمري بقول بانك عمري كاكا عم خورا انسوشي نتخوا ما تشكي لكم بس اذا بس بقربان تام بس خجيج نيا ما سينما لو عندي سور اتو دتلاي باخذ مي خوشي وانيا قرينا زعما يمشينا قريتنا كي نا اودي وعيد صانا دورا خوش ملي بقربان دابا تيت هيلو تخبخي كان عزيزي دورا قال كده جنبوي كامل اللي ترى ها يعني تو جانا نبقينا بالتاكسي يعني تو